ئەم هەڵبژاردنە پێشوەختەیە بۆ خولی پێنجەمی پەرلەمانی عێراق ژیان و داهاتووی هاوڵاتیانی عێراق بەگشتی ئەگۆڕێت ئەو خۆپیشاندانەی کرا بۆ ئەوەی حکوومەتەکەی عەبدولمەهدی پەک بخرێت و هەڵبوەشێتەوە حکوومەتێکی نوێ پێکهێنرا بەو هیوایی هەڵبژاردننی پێشوەخت بکرێت لە شوێنی خۆیان بووە. من گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتاکەم بە میوانداری حەمزە حەردان ئەندامی هاوپەیمانی نەسر ڕاستەوخۆ لە بەغداوە میوانی ستۆدوی هەشتا. کاک حەمزە بەخێر بیت. ئەنجامی هەڵبژاردن بڵاو کرایەوە باز لەوا کرێت کە کەمترین تەزویری تیاکراوە، بەڵام هەندێک لایەن هەن ئەم دەرەنجامانە ڕەتەکەنەوە. ئێوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنەوە؟ بەخێر بیت. بداية تحية لكم والسادة مشاهدي قناتكم الكرام. بینەرە بە ڕێزەکانتان بەڵێ باسکردنی بابەتی یاریکردن بە ئەنجامەکانی هەڵبژاردنەکانەوە و هەروەها ئەو راپۆرت و بڕیارانی کە لەلایەن کۆمیسیۆنەوە دەرکراوە و زۆرێک لە لایەنەکان ڕێجیاوازیانەیە لەسەری و زۆرێک ڕایان جیاوازە لەسەر بەشداریکردنی پرۆسەکە و نەتیجەکان و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوکی گشتی، بەڵام بە گشتی چەندین تێبینی هەبووە لەسەر چۆنێتی بەڕێوەچوون و هەروە تۆمارکردنی ئەو ناڕەزایەتی و خروقاتانەی کە کراوە لە کاتی پرۆسەکەدا و ئەو دەنگانەش کە لە سنووقەکانە دەرهێنراون یاخود زیاد کراون کە دواتر لە ئەنجامەکانە ڕانەگەێنراوە و جیاوازە لەو ئەنجامە بەرایانی کە لە سەرەتادا ڕاگەیاندراوە کە ئەمەش چەندین کێشە و ناکۆکی لە نێوان کاندیدەکان و لایەنە سیاسیەکانە هەبوو و چەندین تێبینیش هەبووە لەسەر پرۆسەکە کاتێک بە تایبەتی دوای سەعات 6 پرۆسەکە تەواو بوو، سندوقەکان داخران و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە لە سەعات 6 پێویست بوو تەواو بێ، بەڵام چەندین بنکە هەبووە کە بە پێی کاتی جیاواز داخرابوون و جیاواز لەو پرۆسەیە کە دانرابوو لە سەعات 6 و هەموو ئەمانە هەموو ئەم ڕووداوانە و ئەم کێشانە دەری دەخەن کە پرۆسەکە بە باشی بەڕێوە نەچووە و ئەم ناکۆکی و ناڕەزایەتیانی بە دوای خۆی داهێناوە لە پرۆسە سیاسێکدا. باشە لە هەڵبژاردننی ڕابردوو کاک حەمزە دەنگی ئەو لایەنانی کەوا دەوترێت نزیک بوون لە ئێران و خاوەنی هێزی چەکداری بوون وەک حەشدی شابی دەنگێکی زۆریان هێنا. هۆکار چییە؟ ئەم دەنگانە لە هەڵبژاردننی پێشوەختە بۆ خولی پێنجەم کەمیان کرد. لە ڕاستیدا ئێمە لە هاوپەیمانی نەسر پێگەی خۆمانمان دیاری کردووە و ڕای خۆمان دەربڕیەوە بە کە ناڕەزاییمان دەربڕیوە سەبارەت بە هەڵبژاردنەکانی 2010 و ڕێژەیەکی زۆر لە تەزویری و گەندەڵی تێدا بووە لە ئەنجامەکاندا هەروەها لە سندوقی دەنگداندا و چەندین ئەنجام گۆڕا لە بنکە جیاوازەکانی دەنگدان و ئەوەی کە بە شێوەیەکی گشتی هەڵبژاردنەکانی 2010 دیاری دەکرد و باسی دەکات ئەوەیە کە حکوومەتێکی دوای ئەوە نەیتوانێەوە لە 4 ساڵێکدا بەردەوام بێت و بەڵکو دەستی لە کار کێشاوەتەوە و لەبەرەوەی بەهۆی ئەنجامێکی نادەتپەروارانە و تەزویراتەوە هاتۆتە سەر حکم و ویستی گەل نەبووە.
ئێمە لەلایەنەکانی تریشیش ناڕەزایەتی ترمان نەبینی ئەو کاتە لەوە کە پێمان وایە ئەو نەتیجە و ئەنجامانە لە سوودی ئەوان بووە بەس ئەمڕۆ ئەنجامەکان گۆڕاوە و شتەکان گۆڕاوە ئێمە نامانەوێت بچینە ناو وردەکاری بۆ بی و بۆچوونی لایەنەکانی تر بەڵام ئێمە وەکو نەسڕ مووقف و تێڕوانینمان دیارە و ئاشکرایە سەبارەت بەم هەڵبژارنەش ناڕەزایی خۆمان دەربڕی و تانەمان لێداوە لە و سەبارەت بەو کێشانە و ناکۆکیانش کە لە کاتی هەڵبژاردنەکانە هەبووە هەندێک لە لایەنەکان خۆیان دەبینەوە لە بەردەم دوورخستنەوەی سیاسیە لە لایەنگەلەوە و بەهۆی بوونی گومان لەسەریان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن چونکە تا ئێستاش باشە کاک حەمزە باز لەواکەی کە بارودۆخی سیاسی عێراق نییە سید حەمزە باشە ئێستا لە عێراق بە تایبەتی لە بەغدا خۆپیشاندان هەیە گردبوونەوە هەیە گردبوونەوەی ناڕەزایی هەیە دەژی دەرەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەڵک بەڕاستی مەترسی هەیە لەوەی کە بارودۆخی عێراق تێک بچێت پێتان وایە ئەگەرێکی توند هەبێت ئەگەرێکی بەهێز هەبێت کە فعلەن لە ڕۆژانی داهاتوودا بارودۆخی عێراق بە شێوەیەک تێک چێت کە پێشتر لەو حاڵەتەیان نەبوو بێت یان حاڵەتێکی وان نەبوو بێت حقيقة لا نتمنى دا ئێمە هیوامان وایە حقيقة لا نتمنى أن يكون هناك أي هیچ تێکچوونێکی ئەمنی و ئاسایشی هەبێت لە بەغدادا چونکە بەڕاستی بارودۆخی عێراق لەوە زیاتر هەڵناگرێت زیاتر تێک بچێت و بە درێژایی ساڵانی پێشووتر عێراق لە چەندین ئەزمە و ناخۆشیەوە بۆ ناخۆشتر پەڕیوەتەوە و بەرەو ناخۆشتر چووە و بۆیە پێمان وایە پێویست ناکات و عێراق لەوە زیاتر ناتوانێت بەرگەی قەیرانی دیکە بگرێت و ئەگەر شەفافیەت و بینی باش نەبێت لە کاری کۆمیسیۆندا پێویستە چەندین هەنگاوی باش بگیرێتە بەر بۆ باشترکردنی بارودۆخەکە و ئەو لایەنانەی دیکەش کە دوور خراو نەتەوانێ و ئەنجامەکان دیارن و بە دڵنیاییەوە دەگەینە ئەو حاڵەتەی کە چەندین قەیرانی ئەمنی و ئاسایشی و حتا سیاسی و ئابووریش بگوزارێت لە ماوەی ڕابردووشدا بینیمانە ئەم وەزعە بەرەو کوێ دەچێت وردە بەڵام پێویستە دووباتی بکەینەوە کە ئەم هەڵبژاردنە پێویستە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێت و وەڵام دەرەوەی داواکارەکانی گەلی عێراقی بێت لەبەرەوەی لە کاتێکی زۆر گرنگا بەڕێوە چووە و پێویستە بۆ ئەم قۆناغەی کە عێراق ڕوبەڕووی دەبێتەوە و ڕژێمی سیاسی عێراق پێدا تێپەڕ دەبێت گرنگە بۆی کاک حەمزە بۆ ئەم خولە ینی لە کۆی 329 ئەندام پەرلەمان 265یان ڕوخساری نوێن لە پرۆسەی سیاسی نوێی عێراقدا ئەمانە گۆڕانکاریان پێ ئەکرێت کاک حەمزە حقيقة يعني نعم بەڵێ من پێم وایە دەموچاو ڕوخساری نوێ هەیە لەم هەڵبژاردنەدا و چەندین بزوتنەوە و پارتی نوێ هەیە کە هاتۆتە گۆڕەپانەکەەوە بەڵام لە ڕاستیدا کاریگەری ئەم لایەنانە یان ئەو کاندیدە سەربەخۆیانە ئێوە خۆتان دەزانن کاری پەرلەمانی لە عێراق پشت دەبەستێت بە سیستمی دەنگدان هەروەها ڕێکەوتنەکان لەناو
پەرلەمانی ئەنجومەنی بینای ئەنجومەنی نوێنەران بۆیە ئەم قۆناغا لەوانەیە ڕنگدانەوەی ڕاستی داواکاریەکانی شەقامی عێراقی بێ کە ئەمەش پێدەچێت پاڵپشتێکی باش بێت بۆ ڕژێمی سیاسی و سیستمی سیاسی کە وەڵام دەرەوەی داواکاریەکانی گەلی عێراق بێت چونکە وەک بەڕەڵستێکە بۆ ئەو پارتولایانانی کە بۆ ماوەیەکی زۆرە حکمیان بەدەستێت بەڵام ئەمڕۆ گۆڕانکاری هەیە و وەلەو تاکو و ئێستا هەرچەندە بە ڕێژەیەکی بەرچاویش نە بۆ گۆڕانکارەکان بەڵام هەر پێویستە و شتێکی باشە ئەم لایەن و هاوپەیمانی و کوتلانەش لە ساحەکەدا هەبن یاخود کە سەرەتایانە لە پرۆسی سیاسیدا بەڵێ دەوریاندا و ڕۆڵێکی کاریگەریان دەبێت لە ئەنجومەنی نوێنەران بە تایبەتی کاندیدە سەربەخۆکان بەڵام پێویستە بیرمان نەچێت هەندێک لە کاندیدە سەربەخۆکان خۆیان هەڵبژاردووە وەک سەربەخۆ بەڵام لە ڕاستیدا لەلایەن هەندێک لە پارتەکانە و پاڵپشتی دەکرێن یاخود سەر بەوانن کار لەگەڵەواندا دەکەن ینی بۆ پێتان وایە کە ئەو ئەندامە سەربەخۆوانە ئەبێت ڕاستە بخۆ یان ناڕاستە بخۆ لەلایەن هەندێک لە پارتە سیاسیەکانەوە پاڵپشتی بکرێن. من هەمویان تۆمەتبار ناکەم بەو دەنگۆیانە بەڵام هەندێکیان هەن کە پاڵپشتی دەکرێن و کار لەگەڵین هەندێک لەلایەندا دەکەن چونکە لەم هەڵبژارنەدا چەندین ئالیاتی جیاواز و دابەشکردنی بازنەکان و یاسا و ڕێنمایی نوێی تێدا پەیڕەوکرا کە وا لە بەرژەوەندی ئەو لایەنانە بووە کە ئەم کاندیدانە بە شێوەیەکی سەربەخۆ بێنە پێشەوانێ و بەو ناوەوە بێنە ناو هەڵبژاردنەکانەوە بە شێوەیەکی سەربەخۆ و ئەم شتەش تەنها لەلایەن منەوە نییە و زۆرێک لە میدیاکان کاندیدە سەربەخۆکان کە هاتوونەتە پرۆسی سیاسیوانێ بە ناوی سەربەخۆوە تۆمەتبار دەکەن بۆی کە پاڵپشتی دەکرێن و دوای هەندێکیشان دوای هاتنە ناو ئەنجومەنی نوێنەران هەڵبژاردنیان پەیوەندیان بە لایەنەکانەوە کردووە هەندێک لە حیزبەکان بەڵام من دەڵێم هەندێکیان نەک هەر هەمویان کە لایەنگری بۆ هەندێک لایەن دەکەن بەڵام بەڵێ هەمانە سەربەخۆیە و کار دەکات بۆ خۆی و لە ئێستاشدا بزوتنەوەی هەیە بەناویمداد کە ئێستا خاوەنی کورسیە و ڕۆڵی هەیە لە ساحەکەدا لە گۆڕەپانەکەدا و لەوانەیە چەندین کاندیدی سەربەخۆی باش ببینرێت لە پەرلەماندا و لەوانەشە چەندین ڕێکەوتنی باش ببین لە نێوەلایەنەکانی ئەنجومەنی نوێنەراندا و تا ئێستش لایەنەکان ڕای خۆیان بە تەواوی دەرنەبڕیوە لەسەر هەڵبژاردنەکان و چۆن دەبێت و چی دەکەن و ڕێکەوتن لەگە چێ دەکەن. کاک حەمزە ڕووداوەکانی ساڵی 2010تان لە بیر ماوە ینی ئەیاد عەلاوی لە نێوان دکتۆر ئەیاد عەلاوی و نووری مالیکی هەندێکی پێیان وایە کە ئەگەری ئەوە هەیە ئەم ڕووداوەی کە 2010 ڕوویدا دووبارە ببێتەوە جارێکی تر مێژوو خۆی دووبارە بکاتەوە بۆم هەڵبژاردنە لە نێوان سەدر و نووری مالیکی. يعني حقيقة نعم حقيقة يعني تعلمون جيدا دستور العراق دەستوری عێراق بەپێی مادەی
قبة البرلمان هي التي یەکێم بەپێ یەکێ لە مادەکانی دەستور باز لەوە دەکات کە گەورەترین هاوپەیمانی لەناو ئەنجومەنی نوێران دەتوانێت حکوومەت پێک بهێنێت و مادەی 54 لە دەستوری عێراقی دەڵێت گەورەترین کوتلە پێویستە ئەو کەسە دیاری بکات کە حکوومەت دروست دەکات و حکومت پێک دەهێنێت و ڕاستی ئەوەی کە لە ساڵی 2010 ڕوویدا ڕوونکردنەوەیە کە بۆ ئەم مادەیە لە دەستورە و کە کاتێن بەڕێز نووری مالکی توانی گەورەترین هاوپەیمانی پێک بهێنێت و حکومت پێگەێنێر و ئەوەی ئەمڕۆژ هەیە گوێمان لێ بووە لە ڕاوبۆچوونی برایان لە ڕەوتی سەدر کە دەڵێن لەوانەیە هەماشت دووبارە بێتەوە بەڵام ئەوەی لە ڕاستیدا ئەگەر گەشتە ئەم حاڵەتە دادگای فیدراڵی بڕیار دەدات و بەپێی دەستور بڕیار لەسەر پێگەرانی حکومەتی نوێ دەدات و پێویستە ئەنجومەنی نوێنەران خۆی کاندیدی پێکهێنەری حکوومەت دیاری بکات و پێشکەشی سەرۆکۆماری بکات بۆ قبولکردن. حەمزە حەردان ئەندامی هاوپەیمانی نەسەر ڕاستەوخۆ لە بەغداوە میوانی ستۆدیۆی هەژبوویت. سوپاس بۆ ئامادەبوونیت.